سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواستان پێشکەشەکەم و پاراستنی ژینگەش دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەم. بەردەوام لێرە و لەوێ باز لە پاراستنی ژینگە و بەرپرسیارەتی ئەخلاقی و مرۆیی بەرامبەر بە ژینگە باز دەکرێت و لە ئێستادا مەترسیەکانی سەر ژینگە ئەو بارودۆخەنا لەبارەی ژینگە پیسبوونی ژینگە یەکێکن لەو مەترسیە بەردەوامانەی کە هەڕەشە لە ژیانی مرۆڤەکان و تەواوی وڵاتانی دنیا دەکەن. ئێمە ئەمڕۆ لەم بەرنامەیەدا باز لە ئەرک و بەرپرسیارەتیمان بەرامبەر بە ژینگە دەکەین و بۆ چی بکرێت لە هەرێمی کوردستان پاراستنی ژینگە و پاکڕاگرتنی ژینگە بێتە کەلتور و ئەرکێکی ئەخلاقی و ئاینی و نەتەوەیی و مرۆیی لای هەر یەکێک لە تاکەکانی کۆمەلگە. بۆ مەبەستە لە شاری هەولێر و لە ستۆدیۆکانمان میوانداری زۆر بەڕێز لوقمان شێروانی پسپۆڕی بواری ژینگەم کردووە. بەڕێز مامۆستا لوقمان شێروانی ئەم کاتت باش، سوپاس بۆ ئامادەبوونت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوڕێسم بۆ جەنابەت هەروەها بۆ بینەرانی پەیام هەیە. ئومێد دەکەم ئەو کاتێک کە بینەری پەیام بن سوود لە ئێمە وەربگرن و ئاشنای گرنگترین تەوەرە و بابەتەکانی ژینگە بن کە ژینگە یەکسانە بە ژیان. مامۆستا لوقمان جەناب تاوەکو شارەزایەکی بواری ژینگە چیتان هەیە لەسەر ژینگە و قسەی جەنابتان چییە؟ بەڵێ لە ڕاستیدا ژینگە لە بەرەوەی فرەڕەهەندە من تەنها زیاتر لە بواری هۆشیاری ژینگەیی ماوەی 10 ساڵە کارم کردووە، هەم لە دەستەی ژینگە و هەمیش ئێستا قوتابی ماستەرم لەو مەجالەدا. پێم خۆشە باستەوە بکەم کە هۆشیاری هەنگاوی یەکەمە بۆ پاراستنی ژینگە. ئەگەر ئێمە هۆشیاری دروستمان نەبێ ئەم هۆشیارە دێ پاڵپشت بێ بە دڵسۆزێک بۆ ژینگە دروست بێ کە لە وڵاتان ئێستا پێی دەڵێن ژینگە دۆستی یا ژینگە پارێزی. ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە هەر وەکو تاک وەکو خێزان وەکو کۆماڵ وەکو حیزبەکان تاوەکو حکومەت و لە ئاستی عێراقی دەوڵەتیش لە ڕاستیدا بەراورد بە وڵاتە پێشکەوتوەکان ئەوانەی کە لای ئەوان پرسی ژینگە بۆتە بابەتی یەکەمی میدیاکان، بۆتە بابەتی پلاندانانی دەستگاکانی دەوڵات، بۆتە پلانی استراتیژی ئایندەیی بیرکردنەوە بۆ سەدان ساڵی تر لەمە ژینگە هێشتا بەڕاستی ئەو هۆشیاری ئەو پێگە گرنگەی ژینگە لای ئێمە بەداخەوە دروست نەبووە. بۆیە هەموو ژینگە دۆستان دەستگاک پەیوەندیدارەکان هەمیشە ئەرکمان ئەوەیە کار لەسەر ئەوە بکەین چۆن گرنگی ژینگە بۆ خەڵکی بەرجەستە بکەین ئەگەنا باجەکەی دەدەین. ئێستاش هەندێک هێمە هەن کە ئەگەر پابەند نەبین زیانەکانی ژینگە بۆ چەند ساڵی داهاتوو زۆر زیاتر دەبن و ئەو کات ناتوانین ڕوبەڕووی ببینەوە، یاخود کە کاتێک لە دەستمان دەرچوو بە ئاسانی ناتوانین گرفتەکان چارەسەرکەین، چونکە گرفتە ژینگەیەکان زۆر کات درێژخانن یان هەندێک هەیە یەکسانن بۆ هەمومانن کەس بەدەر نییە لە پیسبوونی ژینگە. ئەمەوە پێمان دەڵێ کە دەبێت ئێمە پرسی ژینگە پارێزی ببینەوە ئەولەویاتی یەکەممان، ببینەوە پلانی استراتیژیمان، ببینەوە پلانی دام و دەستگاکانی چ خێزان، چ کەتی تایبەت، چ حکومەت، چ دەوڵەت، هەتاکو ئاستی جیهان. بەڵێ وەک جەنابەت ئاماژەت پێ کرد تاک و خێزانی کورد تا ئێستا بە بەراورد بە وڵاتانی ئەوروپی هەڵگری ئەو هۆشیاریە دروستەی کە پێی دەگوترێت ژینگە دۆستی یا دۆستی ژینگە نییە. بۆچی هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ بە تێکڕە ناڵێم بەڕێژەیی لە هەندی خەڵکی زۆر باشمانەیە کە ژینگە دۆستن شان بەشان ئێمە شەو و ڕۆژ بە شێوی خۆبەخش کارەکەن، بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکانێکی زۆر هێشتان ئەو ئاستان ماوە کە ژینگە پارێز بن، بە تایبەتی شوێن گەشتیارەکان لەوانەیە نمونەیەکی بەرجەستەکراو بن. دەچێت هەر ناوچێکی گەشتیاری پاشماوەکان هێمان بۆ ئەوەی کە بڵێن هێشتان هۆشیاری تاک لای ئێمە نییە. جەدەلێک هەیە واتە گفتوگویەک لە نێوان ئەوەی ئایا یاسا ژینگە هۆشیاری ژینگەی دروستەکە یان هۆشیاری ژینگەی پابەندبوونی یاسایی دروستەکە. بە بەراورد بە ئەزمموی وڵاتان یا سوودوەرگتن لە ئەزمموی وڵاتان پێمان وایە یاسا هۆشیاری ژینگەی دروست دەکات. لە وڵاتێکی ئەوروپی ئەگەر کابرا پاشماوەکەی فڕێبدا لەوانەیە هاوڵاتەکان خۆیان قبوڵیان نەبێ وێڕای ئەوەی کاگە یاساش بیبینێ سزایەکی زۆر قورسی ئەدا. لە هەرێمی کوردستان بەداخەوە ئێمە یاسامان هەیە، بەڵام میکانیزمی جێبەجێکردنی ئەو یاسایانە پێویستی بە
میکانیزمێکی تر هەیە کە لەوەی کە تیمی تایبەتی چاودێری هەبێ پۆلیس لەگەڵ ئەو تیمانە هەبن ئەگە بکرێت دادگایەکی تایبەتی ژینگەیی هەبێ هەروە کارکردن لەسەر پەروەردەیی ژینگەی لە قوتابخانەکان لە باخچەی ساواین لە هەموو قۆناغەکانی خوێندن ئەمانە هەن بەڵام هێشتان ئیحتیمامی زیاتر پێویستی هەیە ڕاستێکی تر هەیە ئەویش کە پێویستە ئاماژەی بۆ بکەین کە کاتێک باسی ژینگە و ژینگە دۆستیەکەین واتە باسی کواڵیتی ژیانەکەین واتە باسی جۆرایەتێکی باشترەکەین ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستان بەهۆی قەیرانە جۆرا و جۆرەکان گرفتی جەنگ گرفتی پێکنەهاتینی لایەنە سیاسیەکان زۆر کاتێ پرسی ژینگە پەراوێز خراوە لە وڵاتێک ئەگەر قەیرانی دارایی هەبوو برسێتی هەبوو کە باسی ژینگە پارێزی زۆر شتێکی بەبەها بێ بۆیە بەڕاستی بەپێ ڕێزبەندی ئەوەی کە من بزانم لە حکوومەتی هەرێم کاتی خۆی لێژنێک لە ئەنجومەنی وەزیران دروستکرا بوو مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان دیاریکرا بوو کاتی شەڕی جەنگی داعش یەکەم هۆکاری مەترسیەکان بوو لەسەر هەرێمی کوردستان دواتر قەیرانی دارایی دواتر پرسی ژینگە خۆشبەختانە ئێستا ئێمە قەیرانی جەنگی داعشمان لە کۆڵ بۆتەوە ئومێد دەکەین جارێکی تر نەبینینەوە قەیرانی داراییش خۆشبەختانە لە مانگی ڕابردوو چارەسەر کە ئومێد دەکەین جارێکی تر قەیران نەگەڕێتەوە کەواتە ئێستا دەی پرسی ژینگە ئەولەویاتی دام و دەستگاکانی حکومەت بێ ئیتر ئەم ئەولەویاتە ئەم پلەبەندیە کە لێ ڕزبەندی یەکەم بێ دابەزێت بۆ هەموو جمگە و وێزگەکان یاخودانە پەیوەندیدارەکان یا سێکتەرەکان لە حکوومەتی هەرێم لەلایەن هاوڵاتیان و هەتا دەکرێت لە حیزبە سیاسیەکانیش ئیتیمامی ژینگەیان زیاتر هەبێ و پلانی ژینگەیان زیاتر هەبێ ئەمە هەنگاوێکی بنەڕەتی ئێمە بەرەوە دەبات کە ژینگە پارێز بین و ژینگە دۆست بین ژینگە و سروشتی جوانی کوردستان تێک نەدەین زۆر باشە مامۆستا لوقمان جەناب داماشت بەوە کرد لە ئەگەری پامەند نەبوونمان بە پاراستنی ژینگە ئێمە باجە دەین ئەو باجە چییە کە هەر یەکەمان لە ئەگەری پابند نەبوونمان لە نەپاراستنمان بۆ ژینگە نەبوونی هۆشیاریمان بەرامبەر بە ژینگە باجێگەکەوێتە سەرمان و پێویستە بە گیانی خۆمان بە ژیانی خۆمان ئەو باجە بدەین کامەیە ئەو باجە کۆمەڵە تایبەتمەندی لە ژینگەدا هەن کە لە هیچ سێکتەرێکی تردارین یەکەم شت ئەوەیە هەر کەسێک ژینگە پیس بکە یەکەم کەس ئەو کەسە خۆی زەرمەندی ژینگەیە دوم هیچ کەسێک بەدەر نییە لە پیسبوونەکانی ژینگە سێم دەرئەنجامی مەترسیەکانی پیسبوونی ژینگە درێژخایەنن پیسبوونی ژینگە سنوور نییە لە نێوان وڵاتێک و لە نێوان شارێک و لە نێوان گەڕێکێکدا کەواتە ئەگە زۆر کات ئەو تۆس و خۆڵەی کە لە باشووری عێراق بۆ ئێمە دێ ئەوە بەڵگەی لەسەر ئەوەی کە سنووری نییە ژینگە ئەکە کاتێک هەموو ئەمانە ڕوویدا ڕاستەوخۆ تەندروستی مرۆڤ تێک دەچێ بینەرانی ئازیز دەزانن مرۆڤ خاوەن هەرچەند سەرمایە بێ و خاوەن هەرچەند پلەی مەسئولیەت بێ واتە بەرپرسیارەتی هەبێ و هەرچەند بەهرە و لێهاتووی هەبێ کە کاتێک تەندروستی لێسەندەوە ئەو شتانە هیچ بەهایەکی نییە مرۆڤەکان زۆر کات لە پێناو گەڕانەوەی تەندروستیان ئامادەن هەموو سەرۆت و سامانی خۆیان بن بە یەک دەرزێک بۆی چاک بنەوە بەڵام چاک نابنەوە هۆکارەکەی کەواتە لێ دەگەڕین ئەوەی تەندروستی دەرئەنجامی پیسبوونی ژینگەیە کەواتە هەر کاتێک تەندروستی خەڵکێک تێک چوو کەواتە ئەو ژینگەی پیس بووە لەم نزیکانە دواتۆژینەوە کراوە لەسەر ئەو نەخۆشیانەی کە مرۆڤ لە باوان دەگوازێتەوە پێی دەڵێن نەخۆشی بۆ ماوەی یاخود جینادیەکان ئێستا پزیشکان ئاماژە بەوە دەکەن دەڵێن ئەگەر نەخۆشیە بۆ ماوەیەکان ئێستا دەتوانێت چارەسەر بکرێ بەڵام نەخۆشیە ژینگەیەکان بە ئاسانی چارەسەر ناکرێت نەخۆش ژینگەیەکان بەواتە گشتەکەی بە سیستەمی ژیان و خۆراک و هەموو ئەوانەی کە مرۆڤ لە دەوروبەرێتی کە پێی دەڵێن سیستەمی ژینگەی کەواتە قسەکە لێرە ئەوەیە ئێمە ئەگەر ژینگە پارێز نەبین ناتوانین تەندروست بژین کە تەندروستیش نەژیان کەواتە هیچ شتێک بەهای نییە هەر کەسێک ئامادەیە کە ئێستا زۆرترین پارەی پێ بدەین یاخود گەورەترین پۆستی پێ بدەین یاخود گەورەترین بەهرەی پێ بدەین بەڵام دوای ساعتێکی دی تەندروستەکە لێ وەردەگرینەوە هیچ کەسێک ئامادە نییە ژیان و تەندروستی خۆی بفرۆشێ لە پێناوی شتێکدا بازی سەرەکی ئێمە لە پیسبوونی ژینگە ئەوەیە دەبێت بازی تەندروستی بدەین کە بازی تەندروستیشماندا ئەو کاتە ژیانمان بەهای نامینێ خۆشیەکانی ژیان لەزەتی و چێشی لێوەرناگرین دەرەنجام هەمومان بەرەو گۆڕستان دەبێ بڕۆین بۆیە دەڵێن هەمیشە ژینگە یەکسانە بە ژیان ئەگە ئەمە ژیانێکی باشمان دەبێت ئیلا ژینگە پارێز بین ئێمە بژاردەیەکمان نییە یان دەبێت ژینگە دۆست بین ژینگە و پارێزین تا تەندروستیمان باش بێ یان ئەگەر ژینگە دۆست نەبوون ڕاستەوخۆ هەڕەشەکانی تەندروستی لەسەرمان زۆر زیاتر دەبن و لەوانێ باساین چارەسەر نەکرێن
کامانن ئەو نەخۆشیە ژینگەیانەی کە ڕوبەڕووی ئێمە دەبنەوە یا ئەو نەخۆشیانەی کە بۆی سیستەمی پیسی ژینگەی ئێمەوە ڕوبەڕووی مرۆڤەکانە بنەوە کامانن کە لە ئێستادا نەخۆشی گەلێکی زۆری درێژخایەنمان هەن جەنابەت فەرمووت بەدەل لە نەخۆشیە بۆ ماوەیەکان ئەوانی دیکە تا ڕادێ بە جۆرە لە جۆرەکان پەیوەندیان بە پیسبوونی ژینگە و نەبوونی بەرپرسیارەتی ئێمەوەیە بەرامبەر بە ژینگە. بێگومان ئێمە ڕەهەندەکان بڵم بەشە سەرچیەکانی ژینگە کە بریتێ لە هەوا لە ئاو لە خاک بێگومان مرۆڤ بەمسێ هۆکارە دەژی وەزایدن ئەوانەی کە هاوسەنگی ژینگەش دەپارێزن نمونەی هەمە جۆری زیندەوەرەکان و پێکهاتەکانی تر. ئێمە هەمومان ئۆکسیجین هەڵدەمژین. ئۆکسیجین ستانداردەکەی ئەوەیە کە دەبێت 170 نایترۆجین بێ 121 ئۆکسیجین بێ 100 گازەکانی تر بێ. هەر کاتێک گازەکانی ترمان زیاتر کرد بەهۆی سوتەمەنی زۆرەکان کە لە هەرێمی کوردستان زۆرە کەواتە هەوامان پیس بوو کە کاتێک هەوامان پیس بوو کەواتە ڕێژەی هەوایەکی پاکی ئۆکسیجیندار ئێمە هەڵنامژین کەواتە ڕێژەکە هەوا زیاتر پیس بووە و کاریگەری لەسەر تەندروستیمان دەبێ. بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستان زیاد لە ملیۆنێکونی ئۆتۆمبیل هەیە ڕۆژانە بە گریمانەی ئەگە هەرێکی 4 لتر گاز و بنزین بسووتێنێ نزیکی 6 ملیۆن لتر گاز و بنزین لە هەرێمی کوردستان دەستوێنرێ کە ئەو ڕێژێ زۆرە بە بەراورد یا بە ستانداردی جیهانی ئەمە دەکرێت بڵێن هەڕەشەیە لەسەر پیسبوونی هەوا وێڕای مۆلیدەکانی لاکۆڵانەکان ینی دەیان هۆکاری تری ئاگرکەوتنەوە مەترسیەکانی پیسبوونی هەوا بێگومان لە هەرێمی کوردستان هەیە بەدید و بە ڕیپۆرتی هەموو پسپۆڕەکانی بواری ژینگەی. بابەتێکی تر مۆزۆی ئاوە ئێمە بێگومان بۆ چەند ڕۆژێکی دیاریکراو ناتوانین بێ ئاو بشین. ئەگەر ئاوێکی پاک نەخۆینەوە ئەگەر ئاوێک بێ کە تەندروست نەبێ دووبارە کاریگەری لەسەر تەندروستیمان هەیەەوە هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە. ڕێژەی ئاوی ژێر زەوی ساڵانێکی ڕابردوو ڕێژێکی زۆر ئاوی ژێر زەویمان لەدەستدا بوو هەروە ئاوێکی زۆرمان بە هەدەر دەچێت و مەترسی پیسبوونی ئاوەکانی ژێر زەویشمان هەیە بەهۆی ئەو پاشماوانەی کە لە سەیرانگاکان جێڵدەهێڵدرێ دەرەنجەم ئەو پاشماوانە بە تایبەتی کانزاکان پلاستیک لایلۆن ئەوانە تێکەڵ بە خاک دەبن و لە خاکدا تێکەڵ بە ئاو دەبن. هەروە ئێمە بەروبوومی خاک دەخۆین. ئێمە لە ماوەی 24 کاتژمێردا هەمومان جۆرە لە جۆرەکان بەروبوومی خاک دەخۆین جای نانەکەیەتی یا سەوزۆمیەوەکەیەتی یان ئەوانی کە مرۆڤ پێی دەژی دەرەنجام هەموو بەرهەمی خاکن یان ئێمە شتێکمان نێ لە دەرەوەی بەرهەمی خاک بژین هەتا ئەو بەراوانەی کە لە ئاژەڵ وەردەگرین نمونەی گۆشت و شینەمەنیەکان هەر دەرەنجام ئەوانش بەروبوومی خاک دەخۆن کەواتە ئەگە دووبارە خاکێکی پاکمان نەبێ ئێمە ژینگەیەکی تەندروستمان نابێ کەواتە ئەمانە کاریگەری لەسەر تەندروستی ئێمە کەواتە پیسبوونی هەوا ئاو خاک ئەگەر ئێمە پارێزگاری لەمان نەکەین ئێمە دەرامەنجام دەبێ بازی پیسبوونی ژینگە بدەین و کاتێکی ژینگەش پیس بوو بازی تەندروستی دەین. زۆر باشە. چی بکرێ لە پێناو چاندن و دروستکردنی ئەو هۆشیاریە تەندروستەی کە پێویستە هەر کەسێک لە ئاستی خۆیەوە هەیبێ؟ بێگومان هەموو سێکتەرەکانی کۆمەلگا ڕۆلی سەرەکیان هەیە بە تایبەتی دەستگای پەیوەنددارەکان لەوانە پەرلەمانی کوردستان کە ئێستا یاسای ژمارە 8مان هەیە پێویستەکە و یاسای جارێکی تر هەموار بکرێتەوە و ئیجراعاتی تون بەرامبەر ئەو خەڵکانە بکرێ و دووەم دادگایەکی تایبەتمەند هەبێ و سێەم لە ئاستی یاساییدا پێویست دەکا پۆلیسی دارستان و ژینگە ڕاستەوخۆ سەربەدەستەی ژینگە بنیاخود فەرمانی ژینگەیی لە دەستگایەکی ژینگەیەوە وەرگرت. ئەگەر دەستگایەکی ژینگەیەوە فەرمانیان وەرگرت ئەو کاتە لایانی چاودێری یاسایی قۆناغێکی باش دەچێتە پێش هەموو ئەو ڕێگرێکی باشە بێت لە بەردەم نەهێشتنی هۆکارەکانی پیسبوونی ژینگە. دووەم هەموو دەستگا پەیوەنددارەکانی فێرکاری لە وەزارەتی پەروەردە لە وەزارەتی خوێندنی باڵا پێویست دەکا ئیحتیمامێکی زۆر زیاتر بدرێت بە مۆسیقی و هۆشیاری داخلی پرۆگرامەکان بکرێت ژینگە بکرێتە کولتور لەلایەن تاک لەلایەن قوتابی خوێندکارانەوە. ئەمە هەنگاوی دووەم مامۆستایانی ئاینی ئەو چمکانی کە لە ئاینی پیرۆزدا باسی گرنگی پاراستی ژینگاکە و ژینگە مافی گشتیەوە تا حەق الناسە پێویست دەکەوە زۆر تەوزیحی پێ بدرێ یعنی زۆر عیبادەتمان هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم درودی خوای لەسەر بێ دەفەرمێ گەورەترین عیبادەت لا اله الا الله شەکەی ئەوەیە کە ئازارێک لە بەردەم خەڵکی لابەری بێگومان لە ڕێگەی خەڵکی لابەری بێگومان ئەم ئازارە لەوانی لە فرەدانی کلینیستێکەوە ئازار بە خەڵکی بکە تا لەوەی کە پاشماوەکان تا لەوەی
پاڵەگۆنە یاسایەکان تا لەوەی ئۆتۆمبیلێک کە دووکەڵ دەکات بەڕاستی بێ خاونە ئۆتۆمبیلە بزانێ ئەمە تاوانەکە هەم بەرامبەر خەڵک و هەم بەرامبەر خوا چونکە ئەو ئۆتۆمبیلەکە زیاد دووکەڵ دەکات هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە و خەڵکی دوور نیە تووشی شێرپەنجە من بەهۆی ئەو دووکەڵە چونکی گازێکی مەترسیدار و خنکێنەر تێکەڵ بە هەوا دەکات. ئەمانە دەکرێت بڵێن هۆکار بن و زائیدەن چاودێرێکی تون و بەرزکردنەوەی هۆشیاری خەڵک ئەمانە بێگومان هۆکاری بنچینین بۆ ئەوەی کە ئێمە ژینگە پارێز بین وێڕای ئەوەی کە دەبێمە کاری باشیش بکەین لەسەر بەشێوەیەکی باشتر ئیش لەسەر پاراستی ژینگە بکەین چونکی ئەگەر وانەکەین بێگومان بازەکەی بۆ هەمومانە و زیانەکەشی بۆ هەمومانە. زۆر باشە جنابەت فەرموود دەرەنجام و شوێنەوارەکانی پیسبوونی ژینگە درێژخایەنن کامانن ئەو دەرەنجام و شوێنەوارە خراپانەی کە لە ماوەیەکی درێژدایە لە داهاتوویەکی دووردا ڕوبەڕووی ئێمە دەبنەوە. لە ڕاستیدا یەکسانە بە پرسی تەندروستی لە ئاستی تاکدا بەڵام لە ئاستی حکومەت و کۆمەلگاکاندا لەوانەیە زۆر زیاتر ببن بە پاساوی ئەوەی کە بۆ نمونە قەیرانی ئاو ئێمە پێی تۆژینەوەکان بۆمان دەرکەوتووە ئەگەر ئەو سەرچاوانی ئاوی دەروی هەرێمی کوردستان ئەو بەنداوانانە کە لەسەر جێبەجێ دەکرێت ئەگەر ئەو وڵاتانە هاوکاری بسن عێراق و هەرێمی کوردستان نەبن لەوانەیە قەیرانی ئامان بۆ دروست بێ لەوانەیە مەسەن سەرچاوەکانی ئاوی ئێمە کەم بکە بە تایبەتی لە هەردوو وڵاتی دراوسێت تورکیا و ئێران کە ئاو هۆکارێکە بۆ ژیان بۆ مانەوەی دار و درەختەکان بۆ ئاژەڵ و باڵندەکان هەروە مەسەرەی پیسبوونی هەوا کاریگەرێکی زۆر هەیە ئەو مادانێک کە دەستنە هەوا دەرەنجام دواتر لەگەڵ بارانباریندا پێی دەڵن شەڵۆک دێنەوە خوارەوە تێکەڵ بە زەوی دەبن کە کاتێکش تێکەڵ بە زەوی بوون ئەوە کاریگەری زۆر خراپی لەسەر تەندروستی دەبێت. ئەمانە بڵێن درێژخایەنن هەروە لە مەجای خاکدا ئێمە کۆمەڵی ناوچەمان هەیە کاریگەری جەنگەکانی لەسەرا بە مادەی تیشکاوەری پیس بوون ئەمانە کاتێک پیسە بن بێگومان کاریگەری درێژخایەنی دوورمەودان هەیە چونکی ئەم تیشکاوەریانە دەرەنجام لەگەڵ بەروبوومی خاکدا تێکەڵ دەبن واتە دەستە ناو بەروبمە خاچیەکانەوە نمونەی سەوزە و میوە و ئەوانە کە هەن کاتێکش مرۆڤ دەیخوا بێگومان زەرەربەندی سەرەکی دەبێت و زیان هەتا بە جینادەکانی بۆ ماوەیەکانی دەگەێنی لەبەرەوە زوێڕای ئەوەی کە هەندێک حاڵەت هەن دوور نییە مرۆڤەکان تووشی شێرپەنجە بکەن کە کاتێک مرۆڤ تووشی شێرپەنجە بوون بەپێی پسپۆڕانی بواری شێرپەنجە دەڵێن ئەوانەی کە ئومێدی چابوونەوەیان هەیە زیاد لەدایان دەفتەر دۆلاری پێویستە ینی زیاد لە دەفتەر دۆلاری پێویستە تا چا دەبنەوە نزیکی دەبێت 3-4 ساڵ هاتوچەی نەخۆشخانەکان بکەن بۆ بەشێکی زۆریشان کە ڕێژەکەی زۆرە لەوانێت چا نەبنەوە دەرئەنجام وەفات دەکەن کە کاتێکیش خەڵکێکی زۆر وەفاتی کە تۆکەواتە دەستی کار و بەهرە و توانای خەڵکانێکی زۆر کاریگەری و کۆمەلگا لەدەستداوە هەموو ئەمانە دەکرێت بڵێن کاریگەری سامناکیان لەسەر تەندروستی هەن و پێویست دەکا هەموو لا بەجددی خەمی بخۆین چکە گەروانە بێت باجەکان زیاتر دەبن و کاریگەری دەترتر دەبن نەکو بۆ ئێستامان بێگومان بۆ دەیان ساڵی ترمان ئێستا یەکێک لە هۆکارەکانی پاشماوەکان ینی پیسبوونی ژینگە هۆکارەکانی پاشماوی هاوڵاتیانە ستانداردی جیهانی پێویستەکە هەر هاوڵاتێک ڕۆژانە نیو چلو پاشماوی هەبێ بەڕاستی مە زۆر لەوە زیاترمان هەیە لەوانێت چیلۆیەکی زیاترمان هەبێ بۆ هەر هاوڵاتیەک تاوەکو ئێستا ئەو پاشماوان و پێدەڵن خۆش و خۆڵاکە خاکە دەرئەنجام دەچێتەوە ژێر زەوی ینی پاشماوی هاوڵاتیان تاوەکو ئێستا ڕیسایکلین ناکرێت دووبارە بەکار نایەتەوە ژێر خاکی دەخین لە شارەکانی هەرێمی کوردستان بەعەدا زاخۆ نەبێ ئەوی شێشتان وەکو پێویستین کە ئەوەی تێبینی کراوە دەرەنجام ئەو پاشماوی کە ژێر خاک دەخرێ ئاو پیسەکە هەوا پیسەکە و خاکیش پیس دەکە وە زیانەکەی بۆ ئێسانیە بەڵکو بۆ دەیان ساڵی تر تا 100 ساڵی تریش بێگومان زیانی هەر هەیە کەواتە ژینگە پیسبوونی ژینگە تەنها لەسەر ئێمە نی سلبیات و زیانەکانی بەڵکو بۆ دەیان ساڵی کەش زیانەکانی بەردەوام دەبێت. زۆر باشە جگەرەکێشان و نێرگەلە و سووتاندنی خۆڵ و خاشاکی هاوڵاتیان بە تایبەت مادە پلاستیکەکان و بڵاوکردنەوەی دووکەڵێکی زۆر بە نێوهەوادا ئەمانە تا چەند هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگەن هەم لە نێو خێزاندا وەکو جگەرە و نێرگەلە هەم لە ڕووی کۆمەڵگەکەمان بە تایبەت من کە باسی شاری سلێمانی یەکەم ساڵانە دووکەڵێکی چڕ بەهۆی سووتاندنی ئەو خۆڵ و خاشاکەی کە لە بازیان و تاسلوجە کۆ دەکرێتەوە دووکەڵێکی ڕەش بەری ئاسمان ئەگرێ یا زۆر جار لە چەند ڕۆژی داهاتوودا بەهۆی ئاگری نەورۆز
خەڵکێکی زۆر تایە و مادەی پلاستیکی دووکەڵچڕی ڕەش بە هەوادا ڕۆ دەکەن. ئەمانە چ کاریگەریەک لەسەر ژینگە جێدەهێڵن؟ دەستان خۆش بە پرسیارێکی زۆر گرنگ بوو. سەرەتا هیوادارم هیچ هاوڵاتێکی ئازیزی هەرێمی کوردستان تایە نەسوێنێت لە ڕۆژی نەورۆزدا. دڵنیاتان دەکەینەوە تا سوتاندن گەورەترین زیانی بۆ شینگە هەیە و هۆکارێکە بۆ شێرپەنجەی مێشکی منداڵ بە تایبەتی زۆر کاریگەری هەیە. تایە لە مادەیەکی زۆر چڕ پێک هاتووە کە تۆ حسابی خۆت کە ئۆتۆمبیلەکان بە خێرایی 100 کیلۆ لە کاتژمێرێک هادەبڕن، ینی 100 کیلۆمەتر لە کاتژمێرێک هادەبڕن، ئەو تایە بەرەنگاری ئەو سورعەتە دەگرێت. لەبەرەوە زیانی زۆر زۆر کوشندەی هەیە بە پێی فتوای زانایانی ئاینی کە هەر کەسێک بەڕاستی زیان بە خەڵکی بگەنێ گونەحبار دەبێت و تاوانبار دەبێت. لە ڕووی ژینگەی و زۆر زۆر کاریگەری هەیە، کاریگەری لەسەر دار و درەختەکان هەیە. بۆی هیوادارین هیچ کەسێک ئاگری نەورۆز بە تایە و مادە پلاستیکیەکان نەکاتەوە. کەسێکش ئاگری کردەوە وەکو هێمایەک چەنددارێک بسووتێنێ. بۆی هیوادارین ئەو نەریتە تەرککەن پاتایبەتی کاتی خۆلێلادیەکان کابرا بیستی تای لەسەرێک دادەن و دەویستان بۆی پێشبڕکێ بچێ زۆرترین ئاگرەکەی بەرزکاتەوە. ئەوە زۆر زۆر کارەساتی ژینگەیە و دڵنیابن یەکەم زیان بۆ ئەو کەسانەیە کە لە دەوروبەری تایەکەن، دوم بۆ ئەو کەسانەیە کە ئاراستەی دووکەڵەکە بەسەریاندا دەڕۆت، جا شارێکە گوندێکە لادەیەکە. بۆی هیواداری هیچ کەسێک بە تایبەتی خاوەندە سەڵاتدارەکانی ناوچەکە، ئەوانی کە بەرپرسیارن و هەروە پیاوە بە تەمەنەکان کە هەروە ئەوانەی کە لەسەر و تەمەنی 18 ساڵن بە هیچ جۆرێک نەهێرن ئەگەر گەنجێک ویستی ئەم کارە. سەبارەت بە جگەرە و نێرگەڵە بێگومان جگەرە و نێرگەلەیەکن لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە. بە تایبەتی نێرگەلە ئەو شەر لە ماڵکە نێرگەلە بچێشتێ یاخود لە هەر ڕێستورانتێکان لە هەر کافێک کە نێرگەلێ بچێشتنێ پیسترین شوێنی ژینگەیی ئەو هۆکارێکە بۆ دایان شێرپەنجەی جۆرا و جۆر بە تایبەتی شێرپەنجەی سیەکان وانەی کە نێرگەلە دەچێشن وەک ئەوەیە سەدقاتی جگەرە خراپترە. یەک قومی نێرگەلە بەپێی ڕیپۆرتەکان کە من بۆ ماوەی 2 ساڵە سەرۆکی لێژنەی بەرەنگاربوونەوە جگەرە و نێرگەرم لە حکوومەتی هەرێمدا لە نێوان سێ وەزارەتدا دیراسی وردمان کردووە. نێرگەلە بە قەدە 100 جار لە جگەرەکێشان خراپترە. نێرگەلە و جگەرە مادەی نیکۆتینی تێدایە. مادەی نیکۆتین بەپێی ڕیزبەندی مادە هۆشبەرەکان لە ئەمریکا یەکەم مادەیە و ئەو مادەیە داخلی خوێن و داخلی جیهازی عەسەبی مرۆڤ دەبێ کە ئەو کاتە حاڵەتی ئیدمان دروست دەکا دواتر بە ئاسانی ناتوان تەرکیکەن، بەڵام ئەگەر ئیرادەیەکی بەهێز هەبێ بێگومان تەرکەکرێ. و زیانەکانی جگەرە و نێرگەلە بە تایبەتی جگەرە لەسەر هۆکاری سووتان 125 هۆکارەکانی سووتانی دارستانەکان جگەرەیە، 120 هۆکاری سووتانی ڕێستورانت و مەتعەم و ئەو شوێنە گشتیانە دووبارە جگەرن و جگەرە 18 جۆر شێرپەنجەی پێوەیە وەکو پسپۆڕانی بواری نەخۆشە شێرپەنجەکان ئاماژەی پێەکەن. بۆیە هۆکارێکی زۆر سامناکە لە ڕووی خاکەوە ئەو شوێنەی کە تووتنی لێ دەچێندرێ بە تایبەتی ئەو خاکانەی کە تووتنی لێشین دەکەن یەکێکە لە خراپترین خاک دەرەنجام، ینی خراپترین خاک دەبێ و بەروبوومی کەم دەکا. لەبەر ئەوە زۆر زۆر سامناکە جگەرە و نێرگەلە لەسەر ژینگە و لەسەر تەندروستی مرۆڤ. بۆی هیوادارم هاوڵاتیانی ئازیزی ئێمە ئەو خۆتەرکەن لە پێناو ژیانی خۆیان و لە پێناو ژیانی خێزان و ماڵ و منداڵەکانیان و هەر هاوڵاتێک لە ناو ماڵ و منداڵەکەی جگەرە و نێرگەلە بکێشێ وەکو ئەوەیە ژەهریان دەرخواردە و تاوانبار دەبێت بە هەموو پێوەرە دین و یاسایەکان. بۆی هیوادارم ئەگەر هاوڵاتێکش کە نەیتوانی هەر جگەرە هەر بکێشێ و دەست بەرداری نەبێ لە شوێنێکی چۆڵ بکێشێن لە بەتایبەتی لە ژوورێکی داخراو یا لە هۆڵێکی داخراو نەبێ، چونکە بەڕاستی زیانەکانی زۆر کوشندن. ئومێد دەکەم تەندروستیان باش بێ، بەڵام جگەرەکێشان ئەوەندە هەڕەشەکە گەورەیە ناتوانین برێ مرۆڤ تەندروستی باش دەبێ ئەگەر جگەرە بکێشی ئەگەر نێرگەلە بکێشی. زۆر باشە. ڕووبەری سەوزایی و سەوزکردن و چاندن بە تایبەت کە ئێستا ئێمە لە وەرزی چاندن و سەوزکردن و درەخت چاندن و نەمام چاندن داین تا چەند هۆکاری سەرەکی پاکڕاگرتن و پاکبوونەوەی ژینگەیە و ئەو ڕێژە ستانداردەی کە دانراوە بۆ منە دەگوترێت بۆ سلێمانی لە 115 لەگەڵەوەشا ڕێژەکەی تێپەڕ کردو گەشتۆتە لە 118. ئایا بۆ منە لە 115 گەرنتی و زەمانەتی ئەوە هەیە کە بۆ منە ڕووبەڕووی ئەم هەموو لێشاوی دووکەڵ و تەپ و تۆز و گەرما و کاریگەری چەک و بۆ نمونە کارگەکان و بورجەکانی گەیاندن و ئەم شتانە دەبێتەوە؟ واتە لە 115 کافیە بۆەوەی کە ئیدی شارێکی وەکو سلێمانی مادەم ڕێژەی ستانداردەکەی لە 115 تێپەڕ کردووە
ئیدی دەتوانێت ڕوبەڕووی ئەم هەموو پیسبوونی ژینگەیە ببێتەوە؟ لە ڕاستیدا دیدی پسپۆڕان بۆ ڕێژەی سەوزایی جیاوازە بە دوو ئاراستە. یەکەم ڕێژەکە دەکەن پێیان وایە پێویست دەکات ڕێژەی دانیشتوان 130 سەوزایی بێ، هەندێکە دەمە 125 یاڵان کەمتریش بێت تەبیعیە. بەڵام بەڕاستیەوە بۆ شوێنێکە ئەم ڕێژە تەبیعیە بەراورد بە هۆکارەکانی پیسکەرەکانی بەراورد بکرێ. بۆی ئەگەر لە گوندێکدا ڕێژەی سەوزایی زۆر کەم بێ بەڵام هیچ پیسکەرێکی ژینگەی لێ نەبێ کەواتەوە زۆر گرفتی نییە. گرنگ ئەوەیە تۆ ڕێژەی پیسکەرەکان چەندە، ڕێژەی سەوزایەکان چەندە. من ئێستا داتایەک بە جەنات و بە بینەنەر دەڵێم ئەجا بابچێن ڕێژەی سەوزایمان پێویست دەکات بە چەند بێ. بەپێی هەندێک تۆژینەوە دەڵێک ئۆتۆمبیل ئەگەر ڕۆژانە 1 لیتر بنزین یا گاز بسووتێنێ پێویست دەکات 7 دار هەبێ بۆی ئەو ڕێژەی گازی دۆمۆکسیدی کاربۆنەی لەو مادە سوتێنەران دەردەچێ سەوزایەکان بیگۆڕن بۆ ئۆکسیجین بدەنەوە. کەواتە ئەگەر بۆ 1 لیتر ئەگەر ئێمە 1.5 میلیۆن ئۆتۆمبیلمان هەبێ ڕۆژ 1 لیتر گاز و بنزین بسووتێنێ بۆ هەر لیترێکدا 7 دارمان هەبێ کەواتە ئەگەر 7 جارانی ئەو ژمارە زۆرە بکەم سان دەکات چەند؟ کەواتە ئێمە بە چەند میلیۆن دارمان پێویستە لە هەرێمی کوردستاندا. من دڵنیام ئەو ڕێژە سەوزایی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر زەحمەت چ بگاتە 180 لە چەقی شارەکانە لەبەرەوەی شارەکانی ئێمە دیزاینی ژینگەیی نەکراون و زۆربەی شۆست و بلوارەکانیان بە سەوزای حساب کردووە یاخود سەوزایان بە هی حساب کراوە بە جیا و بڵێن ئەوەی کە ئەو سەوزایی کە دار و درەختنی دار و بەفرۆز دار و درەخت ڕێژێکی زۆری سەوزایی حساب بکرێنەک و تەنها شۆستەکان. لەبەرەوە من پێم وایە زۆرمان ماوە بگەین ئەوەی کە ڕێژی ستاندارمان هەیە بەبەراو بۆ ژمارە زۆر ئۆتۆمبیل و مۆریدەمان لە لاکۆڵانەکانە هەیە. لەبەرەوە بەڕاستی خۆمان ئەوە نەکەین وەکدرێ هەڵ نەخەڵەتێنین. ئەگەر ئێمە بانەوێ ڕێژەی هاوسەنگی ژینگەیمان بۆ دروست بێ بە سەوزایی ئێستا چەندمان هەیە داوەندی تریشمان هەبێ لەبەرەوەی پیسکەرەکانمان زۆرن ئەنچ ئەگەر بین و یەکسان بکەین. یعنی بەس مۆلدەی لاکۆڵانەکانی ئێمە لەوانە ئەو خۆی لەوانە 100 سەوزایی پێویست بکات تاکو ئەو ڕێژە زۆرە گاز دۆمۆکسیدی کاربۆن لەو مۆلدیان دەردەچن تاکو دار و درەختەکان هاوسەنگی ژینگەی ڕابگرن. لەبەرەوە زۆرمان ماوە هیوادار هاوڵاتیانی ئێمە سەوزایی زۆر زیاترکەن و دار بچێنن و بە تایبەتی دارەکان ئاو بدەن و بەخێو بکرێن چونکی چەندە چاندنی نمام و درەختەکان گرنگە دوو ئەوەندە پاراستن و ئاودان و بەخێوکردنی گرنگترە. لەبەرەوەی بە تایبەتی لە شوێنە گەشتیارەکان هاوڵاتیانی ئێمە جۆلانە لەسەر ئەو درەختانە نەکەن چونکە بەڕاستی دەبێتەوە شکانیان یاخود ئاگر لە ژتەکان نەکەنەوە دەبێتە هۆی وشکبوونی یاخود کاتێک ئاگر دەکەنەوە ئەو ئاگرە بجێنێن تا تەواو دڵنیا دەبن دەکوژێتەوە ئەنجا بەجێ بێرن. ئەگەنا ئەوانە هەمووی زیانی ژینگەیان هەیە و زیانی ژینگەش بۆ هەموومانە هیچ کەسێک لە زیانەکانی ژینگە بەدەر نییە. بەدەر لە ئاستی کۆمەڵگە و دەرەوە لەسەر ئاستی تاک و خێزان بوونی ئەو ئینجانە گوڵانە یان بوون ئەو باخچە بچووکانەی کە لە باڵکۆن و لە حەوشەی ماڵەکاندا هەن یا هەر خێزانێ حەوهەشت ئینجانەی لە ژووری میوانەکەی داناوە گوڵ و گۆزاری تیا چاندووە ئەمانە تەنها بۆ لایەنی جوانکارین. ئایا لایەنی ژینگەیش ئەمە هیچ سوودێ بەو خێزانە دەگەینەوەتە بوونی ئەم ئینجانە گوڵانە و یا باخچەی حەوشەکەی کە کۆمەڵێت چیمەن و گوڵ و گوڵزار و نەمامێکی بچووکی تیا چاندووە ئەمانە هیچ سوودێکی ژینگەیی بەم خێزان تاکە دەگەێنن؟ بێگومان ئێمە یەکێک لە بابەتەکانی مۆزوعی پیسبوونی ژینگە پێ دەڵێن پیسبوونی بینین. هەمیشە ئەم جوانکاریانەی کە هەبن هەتا سروشتیش نەبن بەڵام چای مرۆڤ بە سەوزایی ئاسوودە دەبێ. بۆیە هەموو ئەو ئینجانە و ئەو درەختانە کە هانیان نیشتی ئەوەی ناو ئینجا نادرا بۆ جوانکاری خزمەت بە ژینگە دەگەێنێ و شتێکی زۆر باشە. بەڵام خۆشیاری زیاتر پێویستە بۆ هەندێک هاوڵاتی هەندێک دار و درەخت هەن پێویست ناکە لە ژووری ناومەکان هەبێ بە تایبەتی ئەوە پسپۆر و ڕوەگدانسەکان باشتر دەزانن ئەوانەی کە لە وەزارەتی کشتتوکاڵ یا لە کۆلیژی کشتتوکاڵن ئەوان دەزانن کام گوری جوانی یاخود کام درەخت یا کام گوڵ کە پێویست دەکات لە ژووری ناومەکان نەبێ ئەو تێبینی هەیە. ئەگەنا لە شوێنەکانی تر لە باڵکۆن لە حەوشەکان لەوانی کە دروستەکەن زۆر باشە و خزمەت بە ژینگە دەگەێنێ و چای مرۆڤ ئاسووداکە ڕای ئەوەی گەر درەختەکە گەورە بێ بێگومان سوودی زیاترە لەبەر ئەوەی پێکاتەی گاز دۆمۆکسیدی کاربۆن هەڵدەمژێت و ئۆکسیزید دەداتەوە. لەبەرەوە بێگومان خزمەتی باشی ژینگاکە و جوانکارێکی زۆر جوانە و مرۆڤ پێویستی بەوەیە کە سەیری دیمەن و مەشەدێک دەکا ئەو دیمەنە چاوی ئەزێت نەدا و بینینێکی باش بێ و چاوی پێی ئاسوودە بێ.
مامۆستا لوقمان ئێمە لە ئێستادا چەند ڕۆژێکی دیکە دەکەوینە نێو یەکەم ڕۆژی وەرزی جوان و ڕازاوی بەهار واتە ئەمڕۆ 19 مانگە بەیانینە دوو بەیانی یەکەم ڕۆژی وەرزی بەهارە و یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردیشە. چوونە دەرەوە و گەشتکردن سەیران و جەو گۆڕینەکانمان ئیدی لەو ڕۆژەوە دەست پێەکەن. بەهار بۆ ئێمە وەکو پێشانگایەکی جوان ئەتوانین بڵین سەدەها ڕەنگی جۆراوجۆری گوڵەکان و چیمەنێ و فەرشێکی جوانی ڕازاوە بە گیا و دیمەنی سەوزی کوردستان دەڕازێتەوە، ئاوەکان بە جوانی دێن. بەڵام تاکی ئێمە لەو شوێنەی کە دانیشێ نانەکەی تیا ئەخوات جەوەکەی تیا گۆڕێ وەکوڵێ سوپاسگوزار نییە یان بە جۆرێ لە جۆرەکان دوای خۆی دیاردەیەکی ناشرین و ژینگە پیسکردن دەبینین کەوا سەیرانگاکانمان شوێنە گەشتیارەکانمان بەدەستیەوە دەناڵێنن. ڕێنمایی جەنابتان چێیام چی بکرێت لە پێناو بنبڕکردنی ئەم دیاردە قێزەونە؟ بێگومان ئەگەر ئێمە لەوە پرسیین گەشتەکانی ئەمە بەتایبەتی لە نەورۆز چ جۆرە پیسبوونێکی ژینگەی ڕۆدا، کۆمەڵی پیسبوونی ژینگەی بەتایبەتی لە نەورۆز ئەوانە ڕۆدا. یەکێک لەوانە ئۆتۆمبیلەکان زیاتر سوتەمەنی دەسووتێنن، دوو هەندێک جار هەیە دەنگی قەرەباڵغی زۆر دروست دەبێ هۆڕین لێدان و ئەمانەوەی شۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە بە ژاوەژاو. خاڵێکی ترەگە خەڵکی پاشماوەکانی نەهێنێتەوە ئەو پاشماوانە هۆکارێکن بۆ پیسبوونی ئاو و خاک و دواتر خۆمان باجەکەیە دەین. خاڵێکی سێم جەنجاڵێکی زۆر زۆر دروستە بێ و قەرەباڵغی دروستە بێ، ئەوانش دووبارە ڕێژەی سوتێنەرەکان واتە گاز و بەنزین زیاتر دەسوتێنرێن. ئەمان دەکرێت بڵێن پیسکەرەکانی ژینگەن. بە بەراورد بۆ ئەمە چی بکەی باشە؟ ئێمە بەڕاستی بەپێی ڕێنمایەکان هەر کەسێک پاشماوەکانی جێبێڵێنە هێنێتەوە سزای لەسرە، بەڵام ڕاستیە جێبەجێکردنەکەی ئەو تیمانەکە سەردان دەکەن لەوانێ ئاسان نەبێوانە هەموو ڕیکۆردکەین. بۆ ئێمە زۆر کات بڵێ هۆشیاری بە خەڵکی دەدەین، جاگە ناوی بڵێن ڕجابێ یا تکابێ یا نەستی نیشتیمانی بێ، داوا لە هەموو هاوڵاتیان دەکەین کە هیچ کەسێک پاشماوەکانی جێنەهێڵێ. لەبەر چیش؟ لەبەر ئەوەی ئەو شوێنێکی ئەو بەڕێزە گەشتی بۆ کردووە وێڕای شوێنە گەشتیارەکان هیچ پوڵە و پارێکی نەداوە بۆ شوێنەکە تێدا گەشتی کردووە. خاڵێکی تر ئەمڕۆ ئەم بەڕێزەکە گەشتی کردو بۆ بندارێک بەیانی دڵنیا بە برایەکی یا خوشکێکی یا باوکی یا دایکی یا خزمێکی یان هاونیشتمانێکی ئەم هەرێمی کوردستانە دەچێت ئەو ژێرە و دارە، یا دوور نێو دوو هەفتەی تر خۆی دێتەوە بۆ ژێر ئەو دارە. لەبەر ئەو مادام و هیچ پارێکی بەبن ئەم دارە نەداوە، نیشتیمانیان و ئەرکەن و ئەخلاقیان پێویست دەکە ئەو کەسە بە شتەکانی خۆی بێنێتەوە. واگەشتی کەسی تریش نێنێتەوە ئەوە هەر هیچ ئەگەشتی خەڵکی تر بێنێتەوە باشتر ئەگە کەسێک لە پێش ئەو ئاکارە ڕەوشتەی جێبەجێ نەکردووە پاشماوەکە لێوە جێهێناوە لەگە خۆی بێنێتەوە بۆ ناو شار و دواتر تیمەکانی شارەوانی بیبەن، ئەوە زۆر زۆر باشترە بێ هەر نەبێ شوێنەکە بە پاچی دەمینێتەوە بۆ ئەوەی کەسێکی تر دێتەوە نەفرەت بۆ خەڵکە ناڵێکە لە پێش ئەو بووە. چونکە ئێمە فەرمایشتی پێغەمبەرمان هەیە درودی خوا لەسەر بێ، دەڵێ خۆتان بپارێزن لە دوای ئەو کەسانی کە لە شوێنە گشتەکان پیس دەکەن و خەڵکی دوعای شەڕیان لێ دەکات. بۆ ئێمە هیوادارین هاوڵاتیانی ئازیز ئێمە کە لە نەورۆزدا گەشت دەکەن پاشماوەکانیان جێ نەهێڵن، چونکە بەڕاستیان دێکجار هەیە پاشماوەکان ئەوەندە چیدە شوێنێکی دوور ئۆتۆمبیلەکە دێتن سەرگردێک کە لەوێ پاشماوەکانی جێدەیەڵێ تیمەکانی شارەوان هەر ناگەن بۆ شوێنە ئەگەر هاتوو بڕیاری کۆکردنەوەی بدرە. خاڵێکی تر لە ڕاستیدا ئەو پاشماوانە هۆکارێکی زۆر سامناکن لەسەر بەرووبوومی ئاژەڵی ئێمە. زۆرێک لەو لادێنیشین و گوندنیشانە بەرووبوومی ئاژەڵیان هەیە، واتە ئاژەڵی مەڕووماڵاتیان هەیە کە کاتێک ئەو هاونیشتیمانی ئێمە گەشت دەکات پاشماوەکەی جێ دێڵێ ئەو ئاژەڵەدی ئەو چیسەلایلۆنە دەخوا یا ئەو قاپە سەفەرێ دەخوا کە کاتێکیش خواردی ئەو قاپە سەفەریە لە گەدەی ئاژەڵەکان هەرس نابێ، یەکسەر دەبێتە هۆکارێک بۆ کوشتنی. ئایا تۆ بێنە پێش چاوی خۆت هاوڵاتێکی گوندنشین لەوانە بە 4-5 ساڵ بتوانێت یەک مانگا یان یەک چێڵ بەخێوکە بەهۆی کەم تەرخەمی هاونیشتمانێکەوە ببێتە هۆی کوشتنی ئاژەڵی و کابرایە. ئەمە دینەن گوناحە وەزایدەن قیامەتیەن و نیشتیمانیەن و یاساییەن تۆزیان گاندن بە خەڵک قەدەغەیە. لەبەرەوە هیوادارم هاوڵاتیانی ئێمە بۆشەوە مامەڵە بکەن، چونکی بەڕاستی ئەوە زۆر سامناکە. دەمویست ئەوش بڵێمەوە لە گەشتەکانی ئێمە هیوادارن هاوڵاتیانی ئێمە قاپی سەفەری شتی سەفەری و پلاستیک بەکارنێنن، چونکە لە ڕاستیدا ئەو بەرهەمە پلاستیکانە لە پاشماوەکانی نەوت دروستە بن، هەموو پسپۆڕەکانی بواری تەندروستی و ژینگەی پیان وایە. ئەمان هۆکارێکن ئەم قاپە پلاستیکانە هۆکارن بۆ نەخۆشی درێژخایانەکان و زیانی کوشندەی هەیە و لەژێر خاک شی نابنەوە. مادە پلاستیکان هۆکارێکی زۆر سامناکەن بۆ پیسبوونی هەوا،
بۆ خاک هەروە هەواش دەردەدەن. هیوادارم هاوڵاتیانی ئێمە بە هیچ جۆرێک مادەی پلاستیکی بەکار نهێنن بە پاساوی ئەوەی کە هەر لەوێ فرێ دەدرێەوە بەجێ دێ لە دواتر ناشورێ، چونکە بەڕاستی زیانەکە لەوانەیە زۆر زیاتر بێ لەوەی کە هاوڵاتێک ئەوەندە ئەزیەت بکێشێ مەسەڵەن فەخورێکە یا قاپە ئیستیلەکەی بشوە. زۆر باشە. مامۆستا لوقمان، ژاوەژاو چۆن کار دەکاتە سەر پیسبوونی ژینگە؟ واتە دەنگی زۆر و ئیزعاجکەر یان بۆ منە هۆڕێنی سەیارە و کۆمەڵێشتی تر ئەمانە چۆن ژینگە پیسەکەن؟ ئایا تەنها بۆ دەروون و مێشکی تاکی مرۆڤ کاریگەری دروستەکەن یان بۆ منە کاریژەکەن سەر پیسبوونی ژینگە؟ بەپێی راپۆرتێک پزیشکەکان پیسبوونی ژاوەژاو کاریگەری سامناکەی لەسەر تەندروستی مرۆڤەیە. پیسبوونەکە چۆن هەست پێکەن؟ هەر کاتێک جۆمان لە دەنگێک بوو کە ئەو دەنگە لە جۆمان ئیسعاجکەر بوو واتە بێزارکەر بوو کەواتەوە پیسبوونی ژینگەیە. ئێمە تاکو 20 دیزەبڵ دەتوانین دەکمان بە شێوەیەکی ئاسوودەی جۆ لە دەنگە دەنگ بگری، بەڵام پاش ئەو دیزەبڵە ئەو پێوانەیە زیاتر بوو پیسبوونی ژاوەژاو ڕوودەدا. بێگومان پیسبوونی ژاوەژاو کاریگەری زۆر سامناکی لەسەر تەندروستی مرۆڤەیە. یەکێک لەوانە مرۆڤ تووشی هەڵچوون دەکا واتە زیاد تووڕە دەبێ و هەڵدەچێ و کاریگەری لەسەر بەشەکانی هەرسکردنی خۆراکەیە وەکو پسپۆڕەکانی بواری تەندروستی ئاماژەی بۆ دەکەن و ئەم هەڵچوونش کاریگەری لەسەر کۆمەڵە بەشی تری جەستەی مرۆڤەیە. لەبەر ئەوە مرۆڤ نابێ لە ژینگەی ژاوەژاودا بژی. جا ئەم ژاوەژاو هەندێک جار هەیە کە دەوروبەرەکە ژاوەژاو دەنجی زۆرە، یان هەندێک جار هەیە مرۆڤ دەنجی مسەجلەکەی زۆر زیاد دەکاتەوە کە هۆکارێکە بۆ ناتەندروستی و سەرسوڕان و مێشکی زۆر دێشی ئازاری مێشکی هەیە. ئەو هۆکارێکی ئەوەیە کە لە ژینگەیەکی دروست کاتی بەسەر نەبردووە و ڕێژەکە زۆر زیاتر بووە. بۆیە هەرچەندە سەوتەکان نۆرماڵ بن و دەنگکان کز بن، ئەوەندە مرۆڤ زیاتر ئاسوودا بێ و کاریگەری لەسەر تەندروستێ بێ و تووشی هەڵچوون و گرفتە تەندروستیەکان نابێ. کەواتە پێناسەکەمان ئەوەیە بۆ پیسبوونی ژینگە بە ژاوەژاو. هەر کاتێک جۆی مرۆڤ کە دەنگێکی پێ ناخۆش بوو، جا ئەو دەنگە هەر دەنگێک بێ کە لەسەر و 20 دیزەبڵ بێ هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە بە ژاوەژاو. هەتا گسکی کارەبای لە ماڵدا مجەفیفە ئەوانە هۆکارێکن بۆ پیسبوونی ژاوەژاو بەونەبەر کەمە ینی فترەکەی کەمە ئەگەنە ئەوانش ژاوەژاوێکی زۆریان لێ دروست دەبێ وەزەوزا دروست دەکەن. بەڵێ زۆر باشە. ئومێدەوارین ژنانی ئیدی کۆتایی بە گسکی کارەبایی بێنەوە کاتانەی کە ئەزانن پیاوەکانیان تووشی عەسەبیەت و تووڕەبوو نەبن. زۆر سپاس بۆ بەڕێز لوقمان شێروانی، قوتابی ماستەر و پسپۆڕی بواری ژینگەکە لە ستودیۆکانمان لە شاری ئەولێرە میوانی ئەمڕۆی بەرنامەکەم بووین. بینەرانی بەڕێز و خۆشەویست، تا بە یەگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم ژینگەیەکی تەندروست و پاک بۆ هەمووان دوور بن لە تەواوی نەخۆشی و دەردە ژینگەیەکان.